زارێ 8 ساعاتیە بەرنامەشیان دیاری نییە کاتەخۆ کەینێ دەمدەنێ کەینێ نامدەنێ. خۆتان زان ئەمساڵ گرفتی کەم ئاوی بەشێکی زۆری شوێنەکانی گرتوتەوە، بەڵام لێرەدا لە شوێنێژین چەند باخچەیەک هەیە لە کۆیە گرفتی کەم ئاویان نییە، بەڵکو گرفتی کەمی کارەبایان هەیە کە بتوانن ئاو بۆ باخچەکانیان دابین بکەن. یەکێک لە خاوەن باخچەکانم لەگەڵا مام حەسەن بفەرموو بۆ ئێرە ئازەن نەبێت، پێم بڵێ لە ئێوە کاژمێرەکانی کارەباتان چۆنە و چەند کارەباتان پێدەدرێ بۆچی ناتوانن ئاودانی باخچەکانتان بکەن؟ سەلام عەلەیکوم، بەناوی خۆی گەورە و میهرەبان. پێشەچی بە خێراتنی جەنابەت دەکەم، زۆر سپاسان دەکەم کە زەحمەت تا کێشە هاتینە ئێرە. برای بەڕێزم، ئێمە تقریبان 5 نەفەرین، 5 باخمان هەیە ئەلێرانە، مەلا کۆسرەتە، کاک ناسرە، مامۆستا محەممەدە، کاغەفورە، ئەوانە باخچەمان هەیە، شێخ سەلامە. لەبەر بێکارەبایی بەڕاستی نییە، ئەمە ئاومان هەیە هەتا ڕاددەک برام بێکارەبایەکە برشتی لێ بڕینە. ئەمە مارم لێرەیە ئێستا کە لەبەر بێکارەباییان ماڵ و منداڵم لا بردیە لێرانە بە حەقەت، ینی نییە ئێستاکە چوویمەوە ناو شاری ئەگەنا من ئەلێرە نییە، ئەمن لێرە لا ناکەوم بەڕاستی، ئەمن شەو ڕۆژ لێرە مەمارم لێرەیە. کارەبای چی جارە 24 ساعت 6 ساعتمان هەیە، جارەیە 4 ساعتەیە، جارەیە 2 ساعتەیە، جارەیە 8 ساعتەیە بەرنامەشیان دیاری نییە کاتەخۆ کەینێ دەمدەنێ کەینێ نامدەنێ. یعنی ئەگەر کارەبایەکتان بەڕێکی بدەنێ و کاتەکەی دیار بێ فریای ئاودان دەکەونەوە؟ ئەگەر کارەبای حەدی ئەقل دەبی 12 ساعتمان هەبیتم، خۆ کاکە لە 24 ساعتی 12 ساعتم بدێ ئەدی حکومەتداری چۆن دەکرێتن کاکە؟ بەرهەمەکەتان چی لاتو ئێستا؟ بەرهەمەکەمان ئەوە بە چاوی خۆتان بیبینن، ئەلێرانە براویکەنەوە بزانین کاتەخوا ئەگەر وەرە ئەگەر لەسەر بێ ئاوی نەبوو، لەسەر بێ کارەبایی نەبوو، هەرچی دەریم برێ. ئەمن ساڵانە نییە تەماشەکەی بەتەن ئەلێرە ترێم هەیە ئێستاکە ئەم ساڵەکە نییە. ئەوەتە شاعیدی عاڵ، شاهدی عاڵەوەتە لەبەر دەمتە ئەخر ناکرێ کاکە حکومەت دەبی نییە حکومەت بەوەڵای ناوگران بەوەڵای ناوگران ئەوەتانە نییە. ئەگەر برادرە کەسە کات بیتە نەویش دەنێ کاکە بێ ئاوە پێ قایل نینە چ بفرۆشی نەخرەوە کا دەفرۆشی. هەنار و بەرهەمەکانی تریشتان هەروە دەبێت هەمووی وایە، هەمووی وایە ئێستاکە هەمووی وایە لە بێ کارەبایی ئەوە لەم بێ کارەبایی ئەوجا بێ بەرامە بە هەر سوورەت بەڕادەک ئاومان هەیە بەس کارەبامان نییە. داوا لە حکومەت دەکەم ئەگەر کارەباشی بۆ دابین ناکرێ هاوکاریمان کاتن، یەک تاقە شەمسی لە بۆ 5 ماڵ 6 ماڵ هەمووی 2 ملیۆن دیناری تەکلیف ناکات، یارمەتیمان داتن. سپاسان دەکەین بەڕێزن، زۆر زۆر بەخێرێت. زۆر سپاس. بەڵێ ئەمە قسەی ئەم خاوەن باخەیەکە وە خۆی ئاماژە پێ دەکات چەند باخی شتری شەیە بە هەمان شێوە هەمان گرفتیان هەیە کە کێشەکەمی کارەبای و فریان ناکەون باخەکانیان ئاودەن و بۆ ئەم ساڵ بەرهەمەکانیان هەڵ نەگرتوتەوە. ئێمە چەند جارێک لە ڕابردوودا قسەمان لەگەڵ بەڕێوەبەری دابەشتنی کارەبای کۆی لوقمان حەوێزی کردووە، ئەو پێ ڕاگەیاندوین کە ئەوە لە دەسەڵاتی ئەواندا نییە، بەڵکو دابەشکردنی کارەبای هەولێر بڕیار لەوەدا کام ناوچانە چەندیان کارەبای پێ بدرێت. بۆ ئەم جارە پەیوەندیمان پێوە کرد بۆ لەسەر ئەم بابەتە، بەڵام پەیوەندیەکەی بەردەست نەبوو.